بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هەوڵێکی خۆی ئەیاتن بۆ دەرباسکردنی کەرکووک لەم دۆخەنە هەموارەی کە هاتووەتە پێشەوە و ئەوە ئەرکێکی مێژووی سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر هەمومان ئەزانین کە خوێنێکی زۆری بەخشیوە بەم خاکە. پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە بە درێژایی ئەمام وەختە کە ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستم خەڵقی شاری کەرکووکی خۆشەویست بووە کە زۆربەی هەر زۆر یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و لە هەموو فترەکانە و لە هەموو زروفێکی ناخۆشە ئەوانە بوونە کە قەڵای بەرزی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون لە دەرەوە و هەروەها لە ناو شاری کەرکووکیشە. هیوادارم کە بەو شێوەیە نەبێتن کە خەڵقی کەرکووک هەست بکاتن کە قیادەی یەکێتی بەتەنیا بەجێهێشتووە. ئەوە ئەرکی سەرشانی هەموو ئەو برادەرانەیە، هەموو ئەو هەواڵانەیە کە بە هیممەتێک بکەن و کارێکی وا بکەن کە نەهێڵن هیچ کەسێک لە کەرکووکە بە کورد و عەرەب و تورکمانە هەست بەوە بکاتن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەنیا بەجێهێشتووە.